من ناوم نورالدین عمر زەکەریا ناسراوم بە نورالدین هەسنانی لە گوندی هەسنان لەدایک بوومە و ئێستا لە چارۆسکەی دیانە نیشەجێم. لە ساڵی 1970 خولیای ئەو کارم بوو، حەزم زۆر لەو کارەی بوو، ئیدی دەستم پێ کرد بەو کارەی. سەرەتا بە چەند پیشەیەک حەزم لێ بوو، برایەکانم زۆر لە من دوور بوون، حەزم لێ بوو شتێکی وا دروستکەم بتوانم دایم پەیوەندیان پێ بکەم. ئەوە بوو لە ڕێگای چەند ئامێرێکی سەماعی کۆمپیوتەر بڵێم تەلەڤیزیۆن و رادیۆ و ئەو شتانە توانیم ئامێرێک دروستکەم وەکو تەلەفۆن قسەی پێ بکەین بەبێ ئەوەی هیچ پاترێک یان کارەبایەکی بێت. ئەوە بوو، بەڵام نەمدەتوانی جەڵەسی بۆ دانێم، دواتر جەڵەسیشم بۆ دانا. ماوەوە تاوەکو تەلەفۆناتیش پەیدا بوون، ئەوە هەر کاری دەکرد. دواتر بیرم لە رادیۆیەک کردەوە، رادیۆیەکی دروستکەم، یعنی خەریتەیەکی رادیۆم دروست کرد لەسەر پارچە تەختێک لە دیوارمدا هەڵمواسی بە دیواریەوە. توانیم خەریتەکەی بچێشم و دوایە لە ڕێگای ئەم رادیۆوانی کەرەسەکانی ئەم رادیۆ خەریتەم گواستەوە سەر ئەم تەختەیە. یعنی خەڵک دات هەر لۆ جوانی تەماشایان دەکرد، شتێکی زۆر جوان بوو. دواتر ئیزاعەیەکم دروست کرد، لە هەمان ساڵ ئیزاعەیەکم دروست کرد و پەرەم پێدا، بەڵام ئیزاعەیەکی زۆر ینی رادیۆکە هەموو داگیر کرد بۆ بەڕاستی. دواتر بەرە شەپۆڵەکەم کورت کردەوە، توانیم رادیۆکی خنجیلانە لێ دروستکەم. زیاتریش ئەو رادیۆ بۆ چم بەکاردێنا، چەند ئیزاعەیەکی کوردی هەبوون، خەڵک زۆر گوێبیستیان بوو، بەڵام حکوومەتی بەعەس ئەو کات نەیدەهێشت بە هیچ شێوەیەک دەنجیان بێ لەبەر تەشویشی دێخستن سەرێ. بەڵام هەندێک کات دەبوونەوە ببێ ئەوەی هیچ بەرنامەیەکی دیاریکراویان هەبی دەبوونەوە. براکەشم متابعی دەکرد و تەزیلی دەکردن، ڕیکۆرد دەکردن و دواتر ئەمە لە ئیزاعی خۆمان پەخشمان دەکردنەوە. ئەوە بوو خەڵک نەیدەزانی، بەڵام هەندێک لە خزمان و برادەران دواتر وای لێ هات زانیان و هاتنە لام گوتیان کاکە حەزەکەین دای بخەی و تێکی بدەی، لەبەرەوەی تاکە گوند لێرە بە ولاوی هیچ گوندێکتر نەماوە، هەمووی تەرحیل کرایە، با ئەمەش تەرحیل نەکرین. ئەو بۆ منیش بەگوێم کردن، بەڵام دواتر ڕۆژێک چاڵاکیێکی زۆر بە قووەتی ئیزاعەیەکی کوردی هەبوو، بەڵام لەبەر تەشویشی کەسی سوودی لێ وەردەگرت. براکەشم تەزیلی کرد، وەڵا مەجبوور چوونە خوار گوندی لە ژێر دەستێکەوە ئیزاعەکەمان دەست پێ کردەوە. دواتر هاتمە شاری، هاتمە ئێرانە، لێرانە دوکانێکم دانا، دوکانێکی خنجیلانە. ئەو کات دیانە بازارێکی زۆر باش بوو، ئەو بازارە خەڵک زۆر ڕووی تێدەکرد، بازاری سۆران نەبوو. ڕۆژانە عەسکەر داتن رادیۆیان دەینە، رادیۆی قسارە بوو زۆر، ئەو رادیۆیانە یەک مەوزم لەخۆی FM بوون، دەیان هێنا لای ئێمە، ئەمەش مەلەفەکەمان دەپسڕاند و دەمانکردە دوو مەوز، ئیسفادەی زۆریان لێ دەکرد. ڕۆژانە ئیشمان هەرەوە بوو. دواتر ئەو دوکانەشم گۆڕی کردمە دوکانی تەلەڤیزیۆن. ئەو کاتیش تەلەڤیزیۆن ڕەشسپیە بوون، تەلەڤیزیۆنی ڕەش و سپی چاکم دەکردنەوە و بەڵام ئیسفادەی زۆریشم لەو تەلەڤیزیۆنانە دەکرد. محاویلەیەکیان لەگەڵدا بوو، ئەو محاویلە دەمکردە شاحینەی پاتری، شەحنی پاتری 12 ڤۆڵتی 6 ڤۆڵتی ئەوانم پێچا دەکرد، و هەروەها دەمکردنە جیهازێکی کارەبایی. ئەو جیهازە کارەبایی تقریباً ئەمپێرێک 2 ئەمپێر کارەبای دەدا. دی خەڵک کە زانیان ئەو شتە دروست دەکەم ڕەوازی کەس سەرێ، بەڵام خەڵک زۆر بۆ ماڵ سوودی لێ وەردەدەگرت، دەیان بر ڕاوەماسییان پێ دەکرد. بەڕاستی ئەوانش کە زانیم ڕاوەماسی پێ دەکەن، ئیدی بەش لای خۆم وتم کاکە ناتوانم چیتکە دروستکەم، پێم چا نابیت، پێم شتێکی گوناح بوو. بەڕاستی ئەگەر لەو ماڵی سوودی لێ وەرنەگری پێم شتێکی باش نەبوو.
دواتر تلفزيوني ملون هاتا بيش تلفزيوني ملون مساعدة كرنوا لو في الكيديانا هر بردوام بوم لسار كاركم زور خوش دويست كمبيوتر هاتا بيش مش لقر تكنولوجيا رويشتم هر سنده هیچم لە کۆمپیوتەر نەدەزانی بەڵام کارەکەم زۆر خۆش دەویست بە دوای داڕۆیشتم دوکانێکی کۆمپیوتەریم دانا تەلەڤیزیۆن ئەو شتانەم هەمووی تەرک کرد کردمە دوکانێکی کۆمپیوتەری وەڵا دوکانی کۆمپیوتەری لە سۆرانم دانا دواتر لەبەر کوڕەکانم نیان دەتوانی بێنە سۆران بڕکلۆ مشکلە بوو دوکانم لێرە لۆدانان ئیدی خەڵک ڕووی تێکردین و بەڕاستی سەرکەوتوش بووم تا ئێستاش هەر بەردەوامم لەو کارە چەند خۆلێکشم کردینەوە و خۆلی کۆمپیوتەری و فۆرمات بەرنامە چاکردنەوە هەموو شتێک ینی سیانەکردنی تەواو زۆر لەم کارەش زیاتر خۆشەویستی من ئەوەی تەریماتە زۆر کەیفم بە تەریماتی بێت